بارودۆخی تەندروستی لە هیندستان بەردەوام لە خراپبوونە و ڕۆژانە حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 زیاد دەکەن و ژماری پیاوانەیی تۆمار دەکات کە لە ئێستادا ڕۆژانە 300,000 کەس توش دەبن و ژمارەی توشبووان تا ئێستا گەیشتۆتە 20 ملیۆن کەس کە 392,487 حاڵەتیان نوێن. ڕاگەیاندراوە فەرمیەکانی حکوومەت ئەمڕۆ دووشەممە 3 ئایاری ساڵی 2021 ئاماژەیان بە گیان لە دەستدانی 3,689 کرد لە 24 کاتژمێری ڕابردوودا. ئەمەش چوارەم ڕۆژی لەسەریەکە کە زیاتر لە 3,000 حاڵەتی گیان لە دەستدانی ڕۆژانە تۆمار دەکرێن لە دوای دەرکەوتنی شەپۆلی دووەمی ئەم پەتایەوە کە بەگشتی گەیشتۆتە 215,542 حاڵەتی مردن. هیندستان لە ئێستادا لە ڕیزبەندی یەکەمی وڵاتان دێت کە ڕۆژانە و بە بەردەوامی لە ڕۆژی شەمەوە زیاتر لە 400,000 حاڵەتی توشبوونی تێدا تۆمار کراوە. بەپێی ئاماری مانگی نیسانیش کە کەناڵی NDTV بڵاوی کردەوە 6,600,000 حاڵەتی توشبوون و 45,000 حاڵەتی مردن تۆمار کراون بەم پەتایە لە کاتێکدا لە مانگی ئاداردا 1,200,000 توشبوون و 5,470 حاڵەتی مردن بووە. لە دوای تۆمارکردنیام حاڵەتانەوە هاوکاریکردنی نێودەوڵەتی بۆ هیندستان زیادی کردو لە ئێستادا زیاتر لە 40 وڵات هاوکاری بۆ ئەو وڵاتە ڕەوانە دەکەن. لە دوایین هاوکاریکردنیشدا نیودەهلی پێشوازی لە فڕۆکەیەکی فەڕەنسی کرد کە 28 تەن پێویستی پزیشکی بوو کە 8 ژەنراتۆری ئۆکسجینی تێدایە و دەتوانێت پێویستی 250 قەرەوێڵی نەخۆشخانەکانی هیندستان پڕ بکاتەوە. هەروەک لە ڕۆژی هەینی فڕۆکەیەکی سەربازی ئەمریکی و ڕۆژی شەمە فڕۆکەیەکی ئەڵمانی گەیشتنە نیودەهلی کە بە هەمان شێوە پێویستی پزیشکیان پێبوو. ئەمە لە کاتێکدایە دەواازەی نەخۆشخانەکانی هیندستان شاهیدی کەوتنی چەندین نەخۆش دەدەن لەبەر دەرگاکانیان بەبێ چارەسەر و لە نەخۆشخانەکان جێگەن نەماوە. بریتانیا کە پەیوەندێکی مێژووی لەگەڵ هیندستاندا هەیە 1000 ئامێری هەناسەدانی دەستکردی ڕەوانەی ئەو وڵاتە کردووە. ئەمە وێڕای هاوکاریکردنی بۆ چاودێری تەندروستی لەو میانەیەدا بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی بریتانیا ڕایگەیان لە پاڵ هیندستان دەمێننەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتایە و کارمەندانی تەندروستیشیان یارمەتیدەری هیندستان دەبن. جۆنسۆن بڕیاریشی داوە لەگەڵ هاوتاهیندەکەی گفتوگۆ بکات لە جێی ئەو سەردانی بڕیار بوو ئەنجامی بدات بەڵام بەهۆی زیادبوونی حاڵەتەکانی کۆرۆناوە هەڵوەشایەوە.